کاتژمێرە زیاتر لەمەوبەر زیاتر لە 150 کەسی پارتی بەبێ ئەوەی دەمام چ خۆیان دابی هێرش دەکەنە سەر 4 سەیارەی کوڕەکەی کۆسفە شاڵا و کۆسفە ڕەسوول عەلی کە سەرۆکی کەمپینی هەڵبژاردننی یەکێتی سەرۆک لیستە. بەڕێزان ئیتروچەند دەبەیەکی گەلک تەزرە کوباری ئاوا لێیاندایە و کەمینیش بنەچکوتە هەتا لە سەربانەکەش ئەوەی کەنج شوێنی فلکەی ئەنزیباتی کۆنی پێدەگوتراوە نازان من بخۆم دوکانم لەوێن دەرەبوو بەڕاستی شەقامی باتە وەختی خۆی کۆمەڵک دوکانداری پێڵاو فرۆش ئەوە بوو هەر لە قوش بنەکەی لێیاندایە خراپیشیان لێدایە حتا 6-7 کەسیان بەربیتەوە دەرێن کەتینە بەردەستی ئەو خەڵکەی ئەزێتیاندان ئەو بەڵتەچەکانی پارتچکەوانەی کردیتیان بەڕاستی بەڕێزان چ ئەوە چ ئەوەی سموت هەردووچی کارێکی بەڵتەچی بووم بوو من ئەوەی داهور شێخ زەنجیش ئەو کات دژ بووم وتمەوە کاری بەڵتەچی بوونە و خراپە ڕەنگی کەم کەس ئیدانەکە لە بەرەوەی ئەهانەوە گفتە ڕکلاماکنەوە ئیشی خەڵکی ئازادی خوازەوەی دش بەو دیاردانە بێ و ئەو دیاردانە جیایە لە چاوی ئێمەمانە لە ئەوروپا لە بەرامبەر مەسئولێک دەکەین ئەوە پارتیە لە بەرامبەر یەکێتی دیکە یەکێتی بوو بەرامبەر لاهور کردی دێتە دوێش یعنی ئەو یەکێتیانە دڵیان خۆش بوو کاوایان لەگەڵ لاهور کرد ئەوە پارتیش کەرامەتی نگۆشکان شتان پێ ناکرد ئەو پەڕی دەچن ئەم گۆش لە سلێمانیەکە مەسرور هات هەمان فیلم دووبارە دەبتەوە لەو بینە قوربانیەکەش نییە ئەو دیموکراسیەت و یعنی پەیامدانی ئڕهابە لەگەڵ یەکتری حزبی بوێر حزبێک نەترسێ پەنا لە ئەو شتانە ناباتن بەڕاستی و ئەگە خەڵکی ئازادی خواست ئەو شتانە لەگەڵ مەسئول کە زۆر ڕەوایە بەس پارتی بەڵتەچەکانی بنێری یەکێتی بەڵتەچەکانی بنێتە سەر لاهور ئەوە نیشانەی ترسنۆکی ئەو دوو حزبە دەیێڵێ و هەتا وتیان ئەوڕۆ وتیان پاڤلیش ڕسمێکی گەورەی پاڤلیان لە بەرامبەر لەقی چادایە ئەو شتانە شتی منداڵانیە بەڕاستی ئەوە حزبێک لە خۆی نەترسێ بەڕاستی بڵێم نە پەنالۆ دەبە ئاوی لە دشی یەکتر دەبن نە ئێرهاب نە ڕێگری نە ئەوە ڕسمی ئیستفزازی بچی لە بەرامبەر یەک بکەی انتخاباتە کار کەسە دەچی لیستی خۆی تەڕح دەکاتن ڕکلام دەکاتن بەس یەکەم ڕۆژ بەو شێوەیە دەستی پێکردەدا ئەوە لقیتی وتیان کەژاوەی پارتەکان هات هەر ڕێیان گرت یعنی ڕێیان گرت ئەوەندە زۆر بۆ و هینایەتیانە لەو لات و بچی لەوەی بدەیت لەو لاش بچی بە کەیف خۆت لە ناو شار بکەی ئەو شتانە پارتی حەز دەکە بەڕاستی پارتی ئەلەو 30 ڕۆژەی دەستبینن هەوڵ دەدا انتخابات نەکردی من ئەو کە وەخت خۆی دەم گۆت دەیوێنەکە هیچ بەدیلی نما دەرکەیان لە سەقەپات کرد هیچ بەدیلی نما ئێستا ژەو ماوەی هەوڵی ئەو مشکلانە دەدا یەکێتیش هەوڵیدا لەگەر ئەوەی لاهور بەهەرحاڵ من بۆ خۆم دژ بەو ڕەفتارانە مۆ پێم وانییە شتێکی ئازادی خوازانە بێ بەڵام ئینسان خەمیشی لێ ناخواتم بڵێ ئەوەیە بەڵام ئەوە عەقڵی ئەو دوو حزبەیە کە دەیانەوێ بە زەبر و زەنگ ڕکابەرەکانی خۆیان ململانێ پێ بکەن دەبێت لە بەرامبەر خەڵکی ئازادی خواست مامەڵە بکەن بە هەیوام ئەو 30 ڕۆژەی ئەو ڕووداوانە دووبارە نەبتەوە کە دڵنیام زۆرش دووبارە دەبتەوە کاتێکی خۆش